ئێرە هاوینە هەواری بێخاڵە، خاوەن کانیابێکی سروشتی و سەرنجڕاکێشە، بەڵام وشکە ساڵی ئاوی لە کانیاوەکە کەم کردووە و بە تەواوی کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەر بەدی دەکرێن. هەر کاسبکارێک لێرە دەدوێنی دەڵێ بەبیرم نایە کە کانیاوی بێخاڵ بەم شێوەیە ئەمساڵ ئاوی کەم کردبێ. باوکمی ئەوەی چەندی ساڵە لێرە ئیشەکەم لە دایرەی ئاوێمە، من چەندین ساڵە ینی بەو شێوەی نەمدیتی ئاو کەم بی کە هیچ وەختەی لەو کاتەیدا ئاو بەو شێوەی کەم نەبووە. کەمە بی بەڵام مانجی ئەفت و هەشت بەڵام بەو شێوەینە کەچی ئێستا بۆ هێشتا نەبوویتە مانجی ئەفت ئاوەکەت بێعەت کەم بووە، یعنی زۆر کەم بوو بەڕاستی. کاریگەری باوکمیەوەی ئێستامە لە پرۆژە ئیشەکەین، بەڵێ کاریگەریەکە ئەوەیە شەوان ئەمە شەوێ تا درەنجی شەوێ، ینی هەر دەبێ مزەخەکانیش بکەن و ئاوەکە بڕوا بۆ سۆرە. ئەوە بێخاڵ نێزیکەی 16 ساڵم لێرە ئیشەکەم، کاسبکارم، سایخان وشتم هەیە لە هاوینەواری بێخاڵێ و یەکەم ساڵە یەکەم جارە ینی ئاوی بێخاڵی ئەوها بە کەمی ئەبینم بەهۆی نەبوونی با و باران لەو ساڵدا، بەڵام ئینشاڵڵا وشک نابێت. لە تەمەنی خۆم بێخاڵم ئەوها نەدی. سەید فەرحان سەید معروف خەڵکی بێخاڵە و خاوەن شوێنی گەشتیاریە، لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو لە هاوینە هەواری بێخاڵ کار دەکات. دەڵێ تاوەکو ئێستا بەم شێوەیە نەمبینیوە ئاوی بێخاڵ کەم بکات. وڵای من تەمەنم 53 ساڵە، لە هەشت و ئەوانە من لێرە کارەکەم، ینی بێخاڵم ئەوها نەدیوە، هەم لە ڕووی گەشتیار کەمی کردووە، هەم ئاوەکەش بەڕاستی زۆر کەمی کردو دابەزی. ئاوی بێخاڵ ینی وەکو کانیەکە ساڵانێک لە ینی بەعکمیەوەی کە باران و ئەوانە پاییزان بارانەوە باش بیتن ئاوەکە زۆر باش دەرەبێت. بەس ئەو ساڵەکە بە جۆرەی ویشکە ساڵی ینی ئاوی بێخاڵ نەتەقیوە، ینی زیادی نەکردو وەکو پێویست. تاڤگەی بێخاڵ کەوتۆتە نێودوو لوتکە چیای بەرز لە نزیک گوندی بێخاڵ لە قەزای ڕەواندوز. لە کۆنەوە ناوچەیەکی گرنگی گەشتیاری بووە، لە ئێستاش سەرەڕای گەشتیاری ئاوی سۆران و ڕەواندوز و گوندی سرێشمەی لێدابین دەکرێت. زیاتر کەمبوونی ئاوی ئەم کانیاوە کاریگەری لە سەردابینکردنی ئاوی ئەم ناوچانەش دروست دەبێت. کەمی بارانبارین لە وەرزی پاییز و بەهاری ساڵی ڕابردوو وای کرد کەوا کاریگەری کەماوی بە تەواوی لەسەر کانیاوەکان لە هەرێمی کوردستان بەدەر بکەوێتن. یەکێک لەو هاوینە هەوارانەی کەوا کاریگەری بەست دەرکەوتووە هاوینە هەواری بێخاڵە. ئەوەی لە کاسبکارانی ئێرە بیستمان ئاماژەوە دەکەن کەوا ئەوان چەندین ساڵە لێرە کار دەکەن، بەڵام بەم شێوەنەیان بینیوە کە ئاو کەم بکاتن. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری بێخاڵ.